پرسیال بژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کە لە ماوەی ڕابردوودا بڕیاری لەسەر درراوە کاتەکەی دیەکراوە بەڵام پارتی دموکراتی کوردستان هەر لە سەرەتاوە تێبینی لەسەر میکانیزم و چۆنیەتی بەڕێوەچوونی هەڵبژاردن هەبوو بە تایبەتی کە دە کورسی پێکاتەکان بە بڕیاری دادگای فدرالی لە کورسیەکانی پەرلەمان کەم کرابووە. ئێستا دادگا لە سەر سکاڵایەکی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان هەندێک لەو مادانی ڕاگرتووە بۆ جێبەجێکردن و هەروەها تۆمارکردنی ناوەکان بە تایبەتی تا ئەو کاتێک کە ئەم سکاڵای یەکلایی دەبێتەوە. لەسەر هەڵوێستی پارتی دموکراتی کوردستان و هاوکات پرسی پێکاتەکان قسەی زیاتر دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز ئاری هەرسین بەرپرسی لقی چواری پارتی دموکراتی کوردستان لە سلێمانیەوە لەگەڵما. بەڕێز ئاری ئەم کاتت باش. پارتی هەر لە سەرەتاوە تێبینی لەسەر میکانیزمی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان هەبوو. ئێستاش دادگا بڕیاری لەسەر ئەو بارەیەوە دەرکردووە تا سکاڵای یەکلایی دەبێتەوە. پێتان وایە بڕیاری دادگای فدرالی دەتوانێت لە بەرژەوەندی پێکاتەکان و بەگشتی لە بەرژەوەندی هەرێمی کوردستاندا بێت؟ ئێمە پێش هەر شتێک دەستخۆشی لە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین بۆ پێشکەشکردنی ئەم سکاڵایە بۆ پێمان وایە لە تەوقیتێکی زۆر زۆر باشا بووە. حتمما هەموو غەڵەتێک کە ئەکرێت ئیتر غەڵەتی مواسساتیە ئەم مواسساتە جێبەجێکارە یا قانونیە یا هەرچیەکە لەوانەیە شت بەسەر خاڵکاتێ بپەڕێ بەڵام ئازایەتی لەوەیە کە ئینسان بەسەر کەم و کوڕی و بڵێن هەڵەکانی خۆیان بچێتەوە ڕاستی کاتەوە. ئەم بڕیاری کە ئێستا ئێمە ئیبیستین لەو محکەمەیە ڕاستکردنەوەی هەڵەیەکە کە لەو پێشکردویانە و ئێمە بە هەموو ئیشێکی باش دەڵێن دەستخۆش و هەر ئیشێکی خراپیشە بێ حتمما ڕێخنەی لێگرین وەکو جارن باشە وەکو جاری پێش. باشە ئەوەی کە بابەتی کورسی پێکاتەکان بە تایبەتی ئەو دە کورسیە کە ئێستا لا بردراوە پێتان وایە تا چەندە لە بەرژەوەندی پێکاتەکانی هەرێمی کوردستانە بێت ئەگەر بگەڕێنرێتەوە و ئەگەر نەبێت چه کاریگەریەک دەکاتە سەر پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان بە تایبەتی کە پێکاتەکان ئێستا لە کابینەوەی حکوومەت هەرێمی کوردستاندا پشکیان هەیە وەزیریان هەیە لاسی باڵادا پەرلەمانتاریان هەیە؟ لە مقدمەکەی یعنی لە مقدمەی راپۆرتەکەتانە لە پێشەکیە لە پێشەوەی ینی من داخڵ ببم زۆر بەڕوونی و بەجوانی ئێوە ینی ئاماژەتان پێەیە کە ئەگەر مافی پێکاتەکان ڕەچاو نەخرێت مەسەلەی پێکەوە ژیان لە چوارچەوەی دەستوری عێراقا هیچ معنایشی نامێنێ. یعنی وەکو ئەمانە لە هەموو معادلەکە بڵێن ئاوت بکرێن ئێوەش نابێ. بۆیە پێداچوونەوە بەم بڕیارەیە لە چوارچێوەی ئەو سەد کورسیە کە دانراوە بۆ هەرێمی کوردستان و دەستنیشانکردنی مافی پێکاتەکانتیایە بەڕوونی ئەمە ئەوە ینی بڵێن ئیعادەت التەوازن إلى میزان المختل ئەو کەم و کوڕیانەی کە لە بڕیاری پێشوا هەبوون ئەمە ڕاستی ئەکاتەوە و بڵێن عەدالەتی تیابێ. باشە بۆ میکانیزمەی کە ئێستا داڕێژراوە بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان پێتان وایە هەڵبژاردنەکە شەفاف و دیموکراسیانە دەبێت بە تایبەتی کە کۆمەڵێک تێبینی لەسەر چۆنیەتی داڕشتنی ئەم میکانیزمانە هەیە؟ ئەزانی بەسوپاسەوە بۆ ئەم هەنگاوی بەڕێز سەرۆکی حکوومەت ئەمە هەنگاوێکی باشە بە ئاڕاستەیەکی باش بەڵام باجارێک پەلە نەکەین چونکە بڕیاری تریشی ئەو محکەمەیە ناتوانین بە قەتعی بڵێن هەر لەبەر خاتری ئەم بڕیارە ئیتر هەڵبژاردن بکرێت هەڵبژاردنێکی شەفافە بێ. من دڵنیام ئەگەر پشومان درێژ بێت لە ڕۆژانی داهاتوو لە هەفتەکانی داهاتووە شاهێدی بڵێن پێداچوونەوەیشی تریژە بین و بڕیاری تریژە بین کە ئەو کاتە ئەو بڕیارە تازانە متمانەیەکی زیاتر دروستەکە نەک لای ئێمە وەکو پارتی دیموکراسی کوردستان لای خەڵکی کوردستان کە ئەو متمانەیەشی دروست کرد ئەو کاتە هەمومان بە دڵنیاییەوە هەنگاو ئەرین بۆ هەڵبژاردن. بەڵام هەتا دوودڵی هەبێت هەتا بێ متمانەیی هەبێ هەڵبژاردنێکی شەفاف هیچ معنایەکی نییە. باشە پارتی ئامادەیە بەم میکانیزمە بەشداری لە هەڵبژاردن بکات ئەگەر کاتەکەی دوا بخرێت یا چاوەڕێ دەکات کە تێبینیەکانی جێبەجێ بکرێت لە بەرەوەی پارتی دەڵێ ئەمە لە بەرژەوەندی هەوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتی پێکاتەکانی هەرێمی کوردستانە؟ زانی چۆنە ئەو بڕیارانی کە ئێمە یاومانە لە عینادی خۆمان نییە. ئەو بڕیارانە لە پێناو پاراستنی بەرژەوەندی دیموکراسەکانی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستانە. هەر کاتێک ئەو ئالیاتانەی کە ئێمە پێمان وابوو کە ئەمە زیاتر لە موامەرە ئەچێت هەتا بڕیاری مەحکەمەیەک ئەوانە بڵێن عیلاجیان بۆ دۆزرایەوە ئێمە ئێستا حازرین بۆ هەڵبژاردن و دوجار حەزەکەم یەک ملاحەزەی تریشی بەمێ ئێمە هەرگیز داوای دواخستنی هەڵبژاردنمان نەکردووە. ئێمە وتمانە هەڵبژاردن ئێستا بکرێت ئێمە حازرین بۆی ئێمە ئامادەسازیمان کردووە بە شەرتێک
ئەم هەڵبژاردنە بێ شەفاف بێت، نابێ لەو پێش دیزاین کرابێ، نابێ ڕوخساری معامەرەی پێوە بێ. ئەجینا ئێمە هەر کاتی هەڵبژاردن کرێمە لە خزمەتای. باڵێ دیارەکە لە ماوەی ڕابردوودا مشتمڕێکی زۆر هەبوو لەسەرەوەی کە بۆچی هەندێک لەلایەنەکان بەشداری لە پرۆسی هەڵبژاردن دەکەن و هەندێک لەلایەن وەکو پارتی و چەند لایەنێکی دیکە نایەنەوەی هەڵبژاردن لە کاتی خۆیدا بەڕێوە بچێت، بەڵام پارتی لەگەڵ دواخستنی هەڵبژاردنەیە لەگەڵ ڕاستکردنەوەی ئەو هەڵانەیە ئەوە تێبینیانەیە کە ئێستا لەلایەن دادگای باڵای فدرالیەوە لەسەر میکانیزمی هەڵبژاردنەکان سەپێنراوە، ئەم بابەتە گەڕون بکەنەوە. ئەزانی ئێمە لەگەڵ ئەوە نین، ئێمە نامانەوێ یعنی مەشاکل یا بڵێن عەرقەلە دروستکەین لە بەردەم هەڵبژاردنە کە پرۆسێسێکی دموکراسیە، بەڵام ئێمە ئاڵێن هەڵبژاردن نەبێ لە هەڵبژاردن بچێت. وەکو من تۆزێکی لەو پێشوتم، ئێمە داوای دواخستنی هەڵبژاردنمان نەکردووە، بەڵام ئێمە بە ئەرکی خۆمان نەزانین کە پارێزەری خەڵکی کوردستان و ئەو پرۆسە دیموکراسیە بین کە لە کوردستان بەڕێوەچێت. باشە پاراسی پرۆسەی دیموکراسی لە کوردستان و بەرژەوەندی هاوڵاتیان تەنیا ئەرکی پارتیە؟ ئێمە سەیریکە، ئێمە وامان نەوتووە، ئێمە ئاڵێن ئێمە مۆقیفی خۆمان نوان، خەڵکی تریش خۆی مەسئولە لە مۆقیفی خۆی. خەڵکی کوردستان و خەڵکی عێراق و ناوچەکە مۆقیفی ئەمان بینی و بە هەندی ژوەریان گرت. ئەم سکاڵایی کە جەنابی سەرۆکی حکوومەت بڵین تۆماری کردووە، نەتیجەکەی ئەوە ئەسەلمێنێک کە مۆقیفەکانی پارتی دیموکراتی کوردستان بە هەند وەرگیراوە. ئەوە سەرکەوتنێکی گەورەیە لە پێناو پاراستنی پرۆسی دیموکراسی، نەک عینادی لەگەڵ کەس، نەک دژایەتیکردنی کەس، نەک مەسلحەتی حیزبی، لە پێناو پاراستنی بەرژەوەندی خەڵکی کوردستان لە پرۆسێسێکی دیموکراسیە کابێ شەفاف بێت. باشە کەواتە دەتوانین بڵێن پێداگریەکانی پارتی دیموکراتی کوردستان هاوکات ئەو سکاڵایی کە سەرۆکۆزیرانی هەرێمی کوردستان لە دادگای فدرالی تۆماری کردووە دەکرێت بڵێن هەنگاوێکی نوێ بۆ پێداچوونەوە بۆ بڕیارانەی کە لە عراقەوە دەردەکرێت، ئەوان تێگەیشتون کەم بڕیارانە هەڵەیە لە بەرژەوەندی عراق و هەرێمی کوردستانیشتان یاکرێت بە لایەنێکی ئەرێنی لەم بابەتە بڕوانین؟ ئەزانی ئەسڵەن ئەمە سەرکەوتنێکی گەورەیە لە پێشەوەی بۆ ئێمەی پارتی سەرکەوتنی گەورە بێت، سەرکەوتنێکی گەورەیە بۆ دادگایە، بۆی کە سەلماندی ئەو ڕۆحیەتەی تایە، ئەو توانایی تایە کە لە ڕابردووە ئەگەر بڕیارێکی شیابێ هەڵەبوو بێ بە تەواضوعەوە بەسەر بڕیارەکەی خۆیان بڕاتەوە، خۆی ڕاست کاتەوە. ئەجا ئێمە ئافرین و دەستخۆشیەکەین لە خەڵکانێک کە ئەمەنگە تەواضعی ئینسانیان تیابێت، پێیان عیب نەبێ بڵێ من غەڵەت بووم، ئەم بڕیارە بەغیری مباشر و ئاڵێت و ئێمە دەستخۆشیان لێکەین حتمما. بەڵێ بەڕێز ئاری هەرسین بەرپرسی لقی چواری پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی و لەگەڵ کوردستان 24 بووی، زۆر سپاس.